بە ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. تیرۆرکردنی ڕۆژنامەنووسەکەی دۆ کاردانەوە بە دوای خۆیدا دەهێنێت. تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەدات حسێن پەیامنێری ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز لە شاری دۆ کاردانەوەی بەرفراوانی ڕۆژنامەنووسان و چین و توێژەکانی کوردستان بە دوای خۆی دادێنێت و داوا دەکەن بکوژانی ئەو ڕۆژنامەنووسە ئاشکرا بکرێن و سزا بدرێن. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی سۆرا عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان، هەروەها شنە فایق سەرنووسەری ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز، هەروەها لە شاری هەولێرەوە شوان سابیر مابناس و چالاکی مەدەنی تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبین. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. شنەخەنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. پەیامنێرەکەی ئێوە بە دیاری کراوی پێتان وایە لەسەر چی تیرۆر کراوە؟ بەڵێ دیارە لە سەرەتایە سەری غەزو و نەوازش بۆ بنەماڵی شەهید وەداد دائەنەوێن و لە کەسایەتی شەهید وەدادا سەردەم شەیدانی ڕێگەی ئازادی ڕۆژنامەنووسی و شەیدانی قەڵەم بەبیردێنمەوە.
دیارە تیرۆرکردنی ڕۆژنامە نووسەکەی ئێمە بە تیرۆرێکی سیاسیە بینین و پێمان وانە تەنیا ئەمە تیرۆری شخصێک بێ تیرۆری تەنیا پامنێرێکی ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز بێ بگرە ئەمە تیرۆری دیموکراسیەتە لە هەرێمی کوردستانە ئەمە و تیرۆری ئازادی ڕادەربڕینە و هەغەشەیەکە بۆ ترساندنی سەرجەم ڕۆژنامە نووسان و بۆ کپکردنی دەنگی ئازاد لە هەرێمی باشووری کوردستانە. بەڵێ دیارە بە تیرۆرکردنی ئەو ڕۆژنامە نووسەی ئێمە بۆ ئەوەیە گێڕینەوە کە یەک لەوانە لە دەستگاکەی ئێمە کاری کردووە کە هەمیشە ئێمە بە دروشمی بە ئازادی و بە ڕازگۆیی کارەکەین کارمان کردووە و لەسەر هێڵی نەتەوەی کارمان کردووە و دەستمان بۆ زۆربەی گەندەڵیەکانی هەرێمی باشووری کوردستان بردووە بۆیە ئەوە ڕۆژنامە نووس وەداد حسێنیژی کێک بۆ لەو ڕۆژنامە نووسانەی کە لەو بوارەیە بە باشی کاری کردووە. ئێوە پێتان وایە کە تیرۆرکردنەکەی تیرۆرێکی سیاسیە؟ بەڵێ دیاری هێزێکی چەکدار لە سنووری ژێردەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانی عێراق ڕۆژنامە نووسەکەی ئێمەی تیرۆر کردووە لەگەڵ ئەوەشە ئەو لایەنە سیاسی کە لەوێ باڵادەستا کە هێزێکی چەکدار بەڵێ بێگومان شاید حاڵ هەیە کە ئەو لە شوێنێکە بووە لە قەرەباڵخترین گەڕێکی ناوشاری دۆهۆکە ڕفێنراوە و توورەکەی کراوەتە سەر لەلایەن دوو ئۆتۆمبیلە و پێش و پاشی ئۆتۆمبیلەکەی وەداد حسێن گیراوە و خەڵک بینیویانە شاید حاڵ هەیە و تەنانەت ژمارەی هەردوو ئەو ئۆتۆمبیلە لای شاید حاڵەکان هەیە و ڕادستی دەستگای ئاسایش کراوە بەڵام هەتاوەکو ئێستا بۆچی لە کاتێکا کە ژمارە ئۆتۆمبیلانە هەیە دەستگای ئاسایش نایەوێ یان ناتوانێت بیدۆزێتەوە بۆ ئەمە جێگەی پرسیارەوە ئەو دەسەڵاتش کە لەوێ هەیە ئەو حزبەی کە لەو هەرێمە باڵادەستا هەتا ئێستا بێدەنگی هەڵبژاردووە بۆیە ئێمە ئەمە بە تیرۆرێکی سیاسی بینی. زۆر باشە. پێشتر پامنێرەکەیەوە هیچ جۆرە ڕەشەیەکی لێکراوە؟ بەڵێ ئێمە پێشتر ئەوەی کە بۆ ئێمەی باس کرد بێ وەکو ئەوەی کە کەسوکارەکەشی باسیەکەن پێشتر چەند جار لەلایەن ئاسایش و دەستگای پاراستنی پارتی دیموکراتی کوردستان عێراقەوە بانکێش کراوە لێپرسینەوەی لێکراوە و هەڕەشەی لێکراوە دوایین جار کە ژمارەی تەلەفۆنەکەی گۆڕی ئەو ئاگداری کردین کە لە ترسی چەکدارانی پارتی ناچار کراوەکە ژمارەکەی بگۆڕێت و ئەوان سێ پێشنیاریان خستۆتە بەردەم وەداد کە یان ئەبێکاری سیخۆڕیان بۆ بکات یان واز لە کارکردن لە ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز بێنێ یاخود شاری دهۆک بەجێ بێڵێت و بچێتە چی. زۆر باشە. ئەو پامنێرەوە کە تیرۆر کراوە لە کاتی چالاکی ڕۆژنامەوانی بوو یاخود لە چ کاتێکدا تیرۆر کراوە ئەو پامنێرەکەیەوە؟ بەڵێ بۆ ئامادەکردنی راپۆرتێک چوەتە دەرەوە. لەسەر چی بوو راپۆرتەکە؟ بە دیاریکراوی نازانین راپۆرتەکە لەسەر چی بوو بەڵام ئەو ئاگداریکردین کە ئاچێتە دەرەوە بۆ ئامادەکردنی راپۆرت و کامێرە و مایکی ئێمە لەناو ئۆتۆمبیلەکەیە بووە و لەلایەن ئاسایشەوە کامێرە و مایکەکەمان دەست بەسەر کراوە هەتا ئێستا ئێمە وەرمان نەگرتووە. زۆر باشە. سەبارەت بوو دەنگوانەی کە بڵاوکراوە گوایە پێشتر ئەو پامنێری وازی لە ئاژانسەکەیەوە هێناوە هەر بەردەوام بووە تا ڕۆژی تیرۆرکردنی؟ بەڵێ بێگومان بەردەوام بۆ ئەو دەنگوانە قەتەکەینەوە ئێمە بە هیچ شێوەیە گوازی لە کارکردن لە ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز نەهێناوە وەکو وتم ئەو ڕۆژەشی بۆ کارکردن چۆتە دەرەوە لە ماڵەوە و ئەگەری شووا بواە بۆچی کامێرە و مایکی ئێمە لەناو ئۆتۆمبیلەکە ئەبینرێ بۆچی ئێستا لە لای ئاسایشەوە ڕادستمان ناکاتەوە. ئەنی پێدوای کامێرە و مایکی ئێوە ئێستش لای ئاسایشە؟ بەڵێ ئێستاش لای ئاسایش. زۆر باشە. سوپاس دەمداتەگەرم بۆ لای بەڕێزکاک سۆران بەڕێشتان بەخێر بێن. ئێوە وەکو لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان خوێندنەوەتان بۆ ئەم ڕووداوە چییە و بە تێبینیکردن بە لێکۆڵنی و لە پێشینەی ئەو ڕۆژنامە نووسە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕۆژنامە نووس کار بۆ گەیاندنی زانیاری بە هاونیشتیمانیان دەکا و کاری ئەو لە چوارچێوەی ویستی چاکەی خەڵک و بەرژەوەندی گشتیایە بۆ ئەوانەی کە نەیاری ڕۆژنامە نووسن دەسەڵاتن جا دەسەڵاتەکان ستەمکارن یا گەندەڵن. ئەوەی کە لە دهۆک ڕوویداوە هەمومانی نیگەران و تووشی شۆک کرد چونکە ئێمە وا دڵخۆش بووین کە تیرۆری ڕۆژنامە نووس ڕاگیراوە و ئەو دەسەڵاتە جورئەت ناکا دەستبەرێ بۆ تیرۆری ڕۆژنامە نووس دوای سێ تیرۆر کە پەڵەیەکی گەورەی ڕەشە بە نێوچەوانیەوە بەڵام بەداخەوە دیارە ئاماژەکان پێمان دەڵێن تیرۆری ڕۆژنامە نووس
تا ئێستا دۆسیەیەکی کراوەیە و هێزێک هەیە دەسەڵاتێک هەیە خەڵکانێک هەن پەنای بۆ دەبن وەکو کە بینی ومانە کاکەویداد کاتێک کە دەڕفێنرێ و بە چەند کاتژمێرێ لەژێر ئەشکەنجا تیرۆرەکرێ و تەرمەکەی فڕێدرێ ئەمە ئاماژەی ئەوەیە کە هیچ هاوڵاتیەک هیچ کەسێک لە هیچ دۆسیەکی کۆمەڵایەتیە کە جورئەت ناکە کاتژمێردەی بەیانی کەسێک بڕفێنێ بە ئۆتۆمبیل دوایی لەژێر ئەشکەنجا بیکوژێ و بیبا لەسەر شوێنێکی گشتی تر لە جەیەکی تر فڕێی بدا. لە کاتێک ئەم ڕۆژنامەنووسە ئەگەر تەماشای بۆچوونەکانی پۆستەکانی لە ئەکاونتی شخصی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کەسێکی چالاک بووە بۆچوونی سیاسی خۆی هەبووە و ڕەخنەی جددی و تەنانەت ڕوون و وازەحی گرتووە لە ڕەخنەکانی لەکێ گرتووە ڕەخنەکانی ڕووی لە پارتی دیموکراتی کوردستان بووە و زۆر بە ڕاشکاوانە قسەی خۆی کردووەکو هەر گەنجێکی ناڕازی و مەحروم و تووڕە لەو وڵاتە بە پێشینەی ئەو هێزەی کە ئەگەر تەماشا بکەین لە شاری دهۆکە بێژەرێکی کەناڵی ئاسمانی پەیام لێی درا و ڕفێنرا و فڕێدرا چەندین چالاکوان و ڕۆژنامە نووسی تر چارە نووسیان بەم جۆرە بووە بۆی ئەم تیرۆرەی کە کراوە لەو ناوچەیە ڕاستەوخۆ دەسەڵاتی ئەو ناوچە تۆمەتبارە و بەرپرسیارە لە ئاشکراکردنی وەکو چۆن بەرپرسیارە لە سەلامەتی و ژیانی ئەوانەی لەوێ دەسەڵاتی ئەو ناوچێ مەوەست پارتیان حکوومەت دەسەڵاتی ئەو ناوچەیە پارتی دیموکراتە دەسەڵاتی ئەمنی دەسەڵاتێکی حیزبی پارتی دیموکراتە وازەحە یعنی پێدوات دەستگاکان هەموو حیزبین لەوێ دەستگای ئەمنی لە هەرێمی کوردستان بە تەواوی حیزبیە نەک لەوێ لە هەموو کوردستانە تا ئەم ساتەمەیەکێکە لە گرفتەکانی ئێمە و لە هەر جێیەک تیرۆرێک کرا ئەنجام دەرەکەی نەدۆزرایەوە ئەوە دەسەڵات بەرپرسیارە لەو تیرۆرە و زۆر جار خۆی تۆمەتبارە بۆیە نایەوە بیدۆزێتەوە ئەمەی کە بەداخەوە دەیڵێم قەزەی ڕۆژنامەنووس ڕەهەندێکی گەورەی نێودەوڵەتی هەیە ئەوەی دەستی بۆ ئەم تیرۆرە بردووە دوژمنی ئەم خاکەیە دوژمنی ئەم نیشتیمانەیە دوژمنی ئەم هەرێمی کوردستانەیە و بێباکە لەوەی هەرێمی کوردستان ناوی لە ساڵی 2014 دەچێتەوە لیستی ئەو هەرێمانەی ڕۆژنامەنووسی تیرۆر کردووە نەکتیایە تیرۆر کراوە و بێدەنگی حکوومەت لە تێپەڕبوونی چەند ڕۆژێک بەسەر ئەم تاوانە بێدەنگبوونی سەرۆکایەتی هەرێم بێدەنگبوونی دامەزراوە فەرمی ئەمنیەکان لەم تیرۆرە ئەوەندەی تر پرسیار و گومانەکان زیاد باشەوان لە چی بێدەنگ بوون حکوومەت سەرۆکایەتی هەرێم دامەزراوە ئەمنیەکان بە لێدوانێکیش ئیدانەیان نەکردووە سەرخۆشیەکیان لەم خانەوادە نەکردووە بەڵێن و بڕیاری هیچ ئیجراعاتێکیان نەداوە کەسەکانی تر شتیان کردووە ئەوەی کە بینیمان لە کەرکووک گەنجێک بە دڕندانەترین شێوە کوژراوە بەس لە بەرۆی لایەنگیری حیزبەکەی پارتی دیموکرات بوو هاتوونەتە خەت و هەڵایەکی گەورەیان دروست کردووە لە کاتێکە ئەم ڕۆژنامەنووسە بنەماڵەکەی سەرجەمیان خانەوادەیەکن سەر بۆ حیزبن بەڵام تەنها لە بەرۆیم کوڕیان جیاواز بیری کردوێتەوە نە پارێزگا لە دوهۆک نە سەرۆکی حکوومەت نە سەرۆکایەتی هەرێم هیچیان ئامادەنی نووسراوێک دەرکەن لەسەر ئەم تیرۆرەکە ئەم تیرۆرە ئێستا گەیشتۆتە هەموو دنیا وەگەر پێیان وا بێ بێدەنگی لێکرێ بێدەنگی لێ ناکرێ تیرۆری ڕۆژنامەنووس کەیسێکی ئەوەندە ئاسان نییە چوار دەمامک داربنێرن و بیکوژن و فڕێدەنەوە کوشتان و فڕێتاندا بەڵام هەزاران ویدادی تر دروستە بێ لە بادینانە سپاس دەکەم دواتر ڕێمەوە لای بەڕێستان بەڵێگەر بچینە هەورێ لای کاکشوان زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا بەڕێستان دەربارەی دوای تیرۆرکردنی ئەم ڕۆژنامەسۆ چی لە دەسەڵات و چی لە دۆخی ئازادی ڕادەربوون و بڵاوکردن و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان دەخوێننەوە بەڵێ سڵاوتان لەبێ زۆر سپاس بۆ بەشداری پێکردنمان لەو بەرنمەیە طبعا ئەو کارەساتەی کە ڕوویدا پێمان دەڵێت کە سلسلەی یاخود حەلەقاتی تیرۆر و دەمکوتکردن و
با بڵێن تیرۆری ڕای ئازاد بەردەوامە لە هەرێمی کوردستان و ئاماژەکانیش تەبعاً ئیتیجاهی زۆر با بڵێن ترسناک وەردەگرێ بەوەی کە لە شوێنێکی پارێزراوی وەک پارێزگای دهۆک بۆ خۆتان دەزانن لەوێ تقریبا تاکە حزبێک دەسەڵاتدارە ناحیەی ئەمنی و ناحیەی ئەنجامدانی تاوان لەوێ وەکو باقی محافەزەتەکانی کە نییە کە فرە حزبی لێبێ و فرە لایەنی چەکداری لێبێ ئیتر لە شوێنێکی ئاوا و بەر نوێژی نیوەڕۆ لە دەی بەیانیدا گەنجێکی ناسرا و بە سیارە بڕفێنرێ و بۆ سینناریوەیە کە خەڵک دەیزانێت دوای چەند سعاتێک بە دڕندانەترین شێوە لە ژێر ئەشکەنجە و دوای ئەوە شەهید بکرێت تەرمەکەی لە شوێنێکی گشتی لەسەر شەقامی گشتی فڕێ بدرێ ئەوە پێمان دەڕێت کە دەسەڵات لە هەرێمی کوردستان لە بەرامبەر دوو بابڕین تۆمەت یاخود دوو ئەگەردا یا ئەوە تا بۆ خۆی ئەو کارانە دەکا و دەمکوتی خەڵک و سەرکوتی هەموو دەنگە ئازاد و قەڵەمە ئازاد و چاوی کامیرە ئازادەکان دادەخا کوێریان دەکا یا ئەوە تا پێمان دەڕێ کە من لەو مەقام و لەو ئاستەنیم کە بتوانم سەروەت و ژیان و ماڕ و گیانی ئێوە بپارێزم هەردوو چیان یەک لە یەک خەترە چونکە من لە بەرنمەیەکی کەش باسی ئەوم کرد ترسناکترین تیرۆر ئەو تیرۆرە نییە کە لە هێزێکی دەرەچیەوە دێ ناووڵات دەشێوێنێ و تۆقااندن و ترس و تۆقین بڵاو دەکاتەوە لە ناووڵات ترسناکترین تیرۆر ئەو تیرۆرەیە کە لە ناوە خۆدا ڕوودەدا اینجا چ لەلایەن دەسەڵاتدارانەوە ئەو تیرۆرە ئەنجام بدرێت چ دەسەڵات خۆی لێ بێدەن کە بە نەتیجە هەردووچی هەمان شتە پێی دەگوترێت تیرۆرێکی داخلی ئەوە ترسناکترین تیرۆرە و لەوەش ترسناکتر ئەوەیە کە دەستی ڕەشی تیرۆر و دەمکوتکردن و قورجی ئازادگرتن نخبەیەک لە هەرە نخبە حساسەکانی ناو کۆمەلگا بگرێتەوە ئەویش سلسلەیەک لە گەنجانی خاوەن ڕای جیاواز و خاوەن قەڵەمی ئازاد لە سۆرانی کاکە حەمەوە بگرە تا دەگاتە کاوە گەرمیانی و تا دەگاتە سەردەش عوسمان و ئیتر عەبدوستەتار و ناوەکانی کەش کە بەداخەوە ڕەنگە من ناوی هەمیان باش نەزانم و زۆر دەگاتە ئەو گەنجەی کە ویدات هەرچیە ئەوە پێمان دەڵێ کە لە کوردستاندا تۆ ناتوانانی بە ئازادی ئەوەی دەتەوێت دەربڕی ئەگەر دەتەوێت بە ئازادی دەربڕی دەبێ وڵات بەجێبێرێت چونکە بەپێی ئەو زانیاریانەی کە لە خودی خۆی وەرگیراوە و دراوە بە کەسانی کە و بۆ ئێمە نەقل بووە لەلایەن دەستگای ئەمنیەوە بانگەش کراون و ئەو سێ خەیارەی لە بەردەمدانراوە کە ئەو خوشکە بە ڕێزەمان تازە ئیشارەتی پێدا. بەڵێ زۆر باشە سەبارەت بە مامەڵەی ئێستای مەسەرەن هێز ئەمنیەکان و مەسەرەی دادگا و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە پارێزگای دۆک چارکێکیان دەکەوێتە سەرچەند دەبێت چ ڕۆڵێک ببین دەبێت چۆن ماوەڵ بکەن لەگەڵ ئەم جۆرە کەیسە؟ من لە شوێنی کەش باسم کردووە با شتێک لە قەزا بار نەکەین کە نە توانا و لێهاتووی و نەدەسەڵاتی ئەوەی هەیە هەمومان باش دەزانین دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو کێشانەی کە مۆرچێکی سیاسی پێوەیە دەستەوەستان وەستاوە و بە هەموو شێوەیەک ڕێگری لێ دەکرێت کە سیر بکرێت ئەگەر چەند نمونەیەکی خێرا باز بکەین ئەوە 258 مستەشارەکەیە ئەوە مەلەفی هەفتەی شوباتە ئەوە مەلەفی داخستنی کۆمەڵێک دەستگای ئیعلامیە ئەوە لێدان و تیرۆرکردنی کۆمەڵێک ئیعلامیە کە بەڕاستی دەستگای قەزایی لە بەرامبەریدا تووشی شەرمەزاریەکی زۆر بوو بەوەی کە بەشێکی زۆری پرۆسەی دادگاییکردن و دادوەری لە دەست دەسەڵاتی تەنفیزیە چ بەو بەشەی کە لە ناو وەزارەتی عەدلە و چ بەو بەشەی کە دەسەڵاتی تەحقیقیە کە لە ناو وەزارەتی ناوە خۆیە بەو دوو شێوازە جۆرێک لە بابڕێن نوشستێکی زۆر گەورە یاخۆ شکستێکی زۆر گەورەیان بە دەسەڵاتی دادوەری هێناوە لە بڕی ئەوە ببێتە قەلغانێک بۆ پاراستنی ماف و ئازادیەکان بەڕاستی گەیوەتە حاڵەتی ئەوەی کە دەسەڵاتی دادوەری بۆ خۆی بانگێشتی خەڵکی بکات بۆ ئەوەی تاکەکانی خۆی بپارێزرێ ئەوە تا محامیە لێی دەدرێ و تهدید دەکرێ دادوەرە تهدید دەکرێ و وڵات بەجێ دێڵێ ئەندامی داواکاری گشتیە لەسەر
هەندێک کاری یاسایی کە کردوێتی مووقفی بەرامبەر وەردەگیرێ و نەقل دەکرێت شوێنی خۆی بۆ شوێنێکێکە ئەوە ئیشرافی قەزاییە کە تا ئێستا نایەڵن یاسایەکی بۆ دابڕژێ بۆ ئەوەی بتوانێت ئیشی خۆی بکاو ئەسپی خۆی لەو نێوەندەدا تاو بدا کەواتە ئێمە با داوا لە قەزا نەکەین بەقەدەر ئەوەی داوا لە دەسەڵاتی سیاسی دەکەین چکە ئێمە هەمومان متفقین لەسەر ئەوەی کە دەسەڵاتی سیاسی حالیان لە هەرێمی کوردستان هەم جێگەی پەرلەمانی گرتوتەوە هەم جێگەی قەزای گرتوتەوە هەم جێگەی دەسەڵاتی تەنفیزیش ئۆڕێدی کە بۆ خۆی بەشەکە لە دەسەڵاتی تەنفیزی لە ڕێگەی وەزیرەکانیەوە بەڵام دیسانەوە دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی سیاسی دوو باڵا دەستترین دەسەڵاتن کە داوایان لێ بکرێ ئەو کێشەیەک لا بکەنەوە بەوەی کە پێچەوانی هەموو نەریتێک پێچەوانی هەموو ئیتفاقیەکی نێودەوڵەتی دەربارەی محاکەماتی عادیلە پێچەوانەی دەستوری عێراق پێچەوانەی قانونی سوڵتای قەزایی لە سەرۆکایەتی هەرێم لێژنە پێک دێ بەوە بەدواداچوونی کۆمەڵێک تاوان لە کاتێکدا بۆ خۆی سەرۆکایەتی هەرێم بەشێکە لە دەسەڵاتی تەنفیزی حەقی ئەوەی نییە کە تەدەخل لە شئونی قەزایی بکە ئیتر ئەو جۆرە ڕەفتارانە پێمان دەڵێن کە ئێمە بەدیلی قەزاین و بەدیلی پەرلەمانین و هەر بۆ خۆشمان دەسەڵاتی جێبەجێگرتن ئەوە جێبەجێکردن ئەوە ڕاهی دەکەین و ڕادەپەڕێنین بۆیە دەبێت ڕووی داواکاریەکانمان لەوان بێ زیاتر بۆ ئێوە چاوی نێودەوڵەتیتان لەسەر ڕقیبی نێودەوڵەتیتان لەسەرە بەڵێ دواتر دەگەرمەوە لای بەڕێزت کاکشۆن سوپاس دەکەم شینەخان ئەگەر بێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئێوەکو ئاژانسەکەی خۆتان هیچ سکاڵایەکتان کردووە تۆمار کردووە لەسەرم تیرۆکردنی بڵین پاملەیەکەتان یاخود کەسوکارەکەی تا ئێستا سکاڵایان تۆمار کردووە؟ بەڵێ کەسوکارەکەی سکاڵایان تۆمار کردووە ئێمەش لەگەڵ کەسوکارەکە بەردەوام لە پەیوەندیین و سکاڵای ئەوان سکاڵای ئێمەشە لە حاڵەتێکە ئەگەر سکاڵاکەی ئەوان هیچ ئەنجامێکی نەبوو ئەوە ئێمەش وەکو ئاژانسی ڕۆژنیوز بۆ خۆمان سکاڵا تۆمارەکەین زۆر باشە بەڵام سەبارەت بەوەی کە تاکو ئێستا ئەوەی کەوە پەیوەندتان لەگەڵ بنەماڵەکانەیە هیچ سەرداوێک لەبارەی بکوژانی وەدات بڵێن تا ئێستا بە بنەماڵەکەی وتراوە لەلایەن دەستگا ئەمنیەکان لەلایەن مەسەرەن دەستگا ئەمنیەکانی پارێزگای دهۆکەوە؟ نەخێ لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە هەتاوەکوی ئێستا هیچ ڕوونکردنەوەی یاخود هیچ سەرداوێک نەدراوە بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێکرد شاید حاڵ هەیە لە شوێنی ڕووداوەکە ئەوان ژمارەی ئەو ئۆتۆمبیلانیان داوەتە کەسوکاری شەهید و ئەوانیش ڕادستی ئاسایشی دهۆکیان کردووە و داوایان کردووە کە ئەم دوو ئۆتۆمبیلە و ئەو خاوەنەکانیان بدۆزرێتەوە بەڵام هەتاوەکو ئێستا بێدەنگیان لەوە کردووە هەڵبەتە شاید حاڵەتەکان ئەڵێن وەکخۆیان ئەڵێن پرسیاری ئەوەشیان کردووە کە ئەو کەسە چێە بۆ کوێی ئەبەر و تویانە ئەوە لە مناڵێکی یاوە و ئێمە ینی بۆ شێوەیە وتویانە و زۆر باشە ئێوە کەواتە سکاڵا تۆمارنانە تا ئەنجامی و سکاڵایی کە کەسوکارەکەی بڵێن بەدەرەکەوێت بەڵێ ئێمە لە چاوەڕوانی ئەنجامی سکاڵای کەسوکارەکە زۆر باشە پێشتر مەسەرەن وەدات هیچ کێشەیەکی کۆمەڵایەتیە بۆ یاخود پێشتر لەو هەڕەشانی کە لێکراوە ئێوە ئاگادارکردێتەوە کە هەڕەشەی لێکرا بە جۆرە ڕەشەیەکی لێکراوە لەلایەن مەسەرەن لایانی ئەمنی یاخود لایانی سیاسی لە پارێزگای دهۆکەوە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی نەبووە ئەوەندەی ئێمە ئاگدارین لە نزیکەوە ئاگامان لێ بووە بە هیچ شێوەیە کێشەی کۆمەڵایەتی نەبووە وەکە سوکارەکەشی بۆ خۆیان ئاماژیان بۆ کردووە کە بە هیچ شێوەیەک کێشەی کۆمەڵایەتی نەبووە تەنیا کێشەی ئەوەیەکە لە ئاژانسەکەی ئێمە کاری کردەوە کەسێکی وڵات پارێز بووە تەنیا ئەوە کێشە بووە کە ئەوەش لە سنووری ژێردەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانی زۆر باش ئەو بابەتانی کە مەلەفەکان ئەوەندە گەورە بوونە کە ئەوی ئیشی بۆ کردووە تا بکات ینی بەم شێوە مامەڵی لەگەڵدا بکرێت ئەزانی ئەو کارانە و راپۆرتە ڕۆژنامەوانەیە کە بۆ ئەوەی کردووە ئەزانی کێشەی پارتی دیموکراتی کوردستانی عێراق ئەوەیە کە هەرچ دەنگێکی ئازاد هەبێت لە هەر شوێنێک بێ کپی ئەکات ئیتر ئەو بە تایبەت کە بۆ ئاژانسی ئێمە کاری کردووە ئاژانسی ئێمە بێجگا لەوەی کە وەداد حسێن بۆ خۆی ئێپاملێرێکی چالاک بۆ ئێمە خۆشمان دەستمان بۆ چەندین دۆسی گەندەڵی بردووە بۆیە ئەمە هۆکاری زیاتر بووە بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستانی عێراق نەهێڵێ وەداد لەوێ بەو شێوەیە دەستی بگاتە هەموو جمگەکان باشە پێشتری شەڕەشەی کوشتنیان لێکراوە هیچ بەڵگەیەکێک کە
هەرشەی کوشتن لە پامێرەکەیەوە کرابێ بەر لەوەی کە تیرۆر بکرێت وەکو پێم وتی سێ اختیاریان خستۆتە بەردەمی بەڵێ هەغەشەی لێکراوە و دوایین جاریش کە ژماری مۆبایلەکەی گۆڕی هەروتی لە ترسی چەکدارانی پارتی گۆڕی و ئەوان سێ اختیاریان بۆ داناوە کە ئەبێدیان ئەم سیانە یەکێکیان پێویستە یەکێکیان هەڵبژێرێ ئەگەرنا ئەوان بەڵێ بێگومان هەغەشیان لێ کردووە کە ڕوبەڕۆی کوشتنە بێتەوە. زۆر باش ئێوە چی بە بەرپرسیار دەزانن لە تیرۆرکردنی پامێرەکەتان؟ ئێمە پارتی دیموکراتی کوردستانی عراق بە بەرپرس زانی لەبەرەوەی لە سنووری شێردەسەڵاتی ئەوە بووە پێویستە ئەگەر ئەوە بە زووترین کات بکەرانی ئەو تیرۆرە بدۆزێتەوە و بدرێتە دادگا وە سزا بدرێن ئەگەرنا ئەوە ئیتر هیچ شینێک نامێنێت کە ئەوە بۆ خوان و کاران ئەنجام. زۆر باشە ئەو ڕۆژناموسەکەیەوە تەناوکوێ کاژانسەکەیەوە بازوەکەی کە نێزیکە لە پەکەکە ینی تەناوکو ڕۆژناموس کارکوێ خۆ ئەندامیەکی بەسەرەن وەکو ئەندامی پارتی کرێکارانی کوردستانیش بووە. نا ئەندامی پاکەکە نەبووە بەڵام کەسێکی وڵات پارێز بووە و لە هەموو چالاکیەکانی هەموو پارچەکانی کوردستانە با تایبەت بە کوور و ڕۆژئاوا بەشداری کردووە و بەڵام وەکو ئەندامی پاکەکە نابەی شێوەیەک ئەندامی پاکەکە نەبووە تەنیا پەیامنێری ئاژانسەکە ئێمە بووە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم و لای بەرز کاک سۆرە ئەگەر بگەم لای بەڕێز سەمارد بە دیژنەی مافی مرۆڤ ئێوە چیتان کردو بۆ لێکۆڵنەوە لەم ڕووداوە لە ئاسی ناوخۆی مەسەرەن چیتان کردووە لە ئاسی دەرەوە دەتانەوەی چی بکەن بۆ ئەوەی کە مەسەرەن خوێنی ئەم ڕۆژناموسە بە هەدەر نەڕواوە لێکۆڵنەوە جددی بکرێت؟ بڵێ هەمومان نەزانین شتێک بە ناوی پەرلەمانەوە نەهێڵراوە بە خستنی پەرلەمان بە فیعلی لیژنەکان و هەموو چاودێریەکی پەرلەمانی پەکخستووە وەکو کاکشوان وتی ئێستا دەسەڵاتی سیاسی خۆسەپێن لە بری دەسەڵاتەکانی تر دادوەری و یاسادانان و جێبەجێکردن خۆی کارەکە. ئێستا لە هەرێمی کوردستان حکومێکی عورفی ڕانەگەێنراوە حکوومەتێک بە ئیفلیجی و بە وەزیری دەرکرا و بەبێت چاودێری و بەو هەموو گەندەڵی و بە بڕینی قوتی خەڵک و بەوەی کە ئێستا لە دۆسەی تیرۆریشەوە تێواگلەیە هیچ چاودێریەکی ئێمەی لەسەر نەماوە. من وەکو خۆم لە دوایە و تیرۆرە بێهیوام لە هەوڵە ناوخۆییەکان لە سنوورێک کە یەک حیزب دەستگا ئەمنیەکان هی خۆیەتی هەموو شت هی خۆیەتی تیرۆرێک ئەنجام دراوە تا ئێستا دەنگی لێ نەهاتووە و ئامادە نییە ڕوونکردنەوەیەک بدا سەرخۆشیەک لەو خانەوادە بکە دەبێ هیوا چی بێ پێی بۆیە من هیوان پێی نییەوە داواکەم خۆیان بە دوور بگرن لەوەی سیناریۆ دروستکەن بۆی مەترسی بەڵێ دروستکردنی سیناریۆ لە ئارادایە و ئێمە ڕازی نابین بە سیناریوە ئەو سیناریۆیی کە سەردەژ عوسمان لە ڕۆژنامە نووسێکی تیرۆرکراوە کا بە جەلادێکی تیرۆریست کەسێک دێنن دەرێخن گوایە ئەمە ڕۆژنامە نووسەی تیرۆر کردووە. یەکەم لە ناوخۆیە ئێمە هەموو سیناریوەیەک ڕەت دەکەینەوە. دووەم لە ئاستی نێودەوڵەتی من کارم لەسەرم دۆسیەیە کردووە چۆن لە سڕۆی کۆلاسنەوە لەگەڵ مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان لەگەڵ ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لەگەڵ ڕێکخراوی هیومەن ڕایتس وۆچ لە دوێنێوە لە کۆنتاکت و پێدانی زانیاری و کەیسەکەین بۆی کە ئەوان چاوێکی زیاتر بخەنە سەرم دۆسیەیە هەڵوێستی جددیان هەبێ بەوان فشاریان هەبێ لە تحقیقێکی بێلایەنانە بۆ باشەوە دەتوان ئەو ڕۆڵە ببینی فشار بکەن لەسەر سەڵاتدارانی هەرێ. هەرێمی کوردستان پێشێلکارێکی گەورەی مافەکانی مرۆڤە چ بەرامبەر ڕۆژنامە نووسان چ بەرامبەر چالاکوانان چ بەرامبەر ژنان بەرامبەر موچین و توێژەکان ناوی تۆمارە لە راپۆرتە نێودەوڵەتیەکان و هێندەی لە دەنگی دەرەوە ئاترسن هێندە لە ناوخۆ ناترسن چکەوتا پەرلەمانیان پەکخست و باکیان نییە شەرعیەتی یاساییان نییە و کارەکەن و خۆیان بە شەرعیە زانن بەڵام لە ئاستی نێودەوڵەتی تایبەت ئەو ڕێکخراوانەی کە لە ئاستی نێودەوڵەتی محتەمن بە ئەم پرسە من کارم کردووە هاتوونەتە سەرخەدوە لە لێکۆڵینەوان بۆ ئەم کەیسە بەلاڕێیان نەبرێ و بە سیناریوەیەک بێدەنگی لێ نەکرێ تازە کەیسی ئەم ڕۆژنامە نووسە تیرۆرکراوە نەبێ دەنگی لێکرێ و نەبە سیناریوێش پینە و پەڕۆ دەکرێ دەسەڵاتی حیزبی ئەو ناوچەیە بەرپرسیارن
و دەستی تۆمەت بە ڕەسمی ئاژانسەکەی کە کاری تیاکاکەویداد کاری تیا کردووە بە ڕەسمی دەستی تۆمەتیان بۆ پارتی دیموکرات ڕاکێشاوە تا ئەو کاتەی ئەنجامدەری حەقیقی ئەو تاوانە دەدۆزرێتەوە هەمومان قەنەعەت دێنین سزایەکی عادیلانە بدرێ چۆن کردوێتی ئەمەی بۆ کێ کردووە ئەوان تۆمەتبارن دەبێت لە ژێرباری ئەم تۆمەتە بێنە دەرەوە هەرێمی کوردستان دۆخێکی هێندە خراپی هەیە شانی هەرێمی کوردستانەوە هەڵناگرێت تیرۆری ڕۆژنامە نووسیشی بێتە سەر بەڵام ئەوانەیە و تیرۆرەیان کردووە دەبێت تەحمولی ئەوە بکەن کە سومعی ئەم هەرێمەیان هێندەی تر لە کەدار کرد هێندەی تر لە ناوەندی نێودەوڵەتی ئەم هەرێمەیان وێران کرد و لە ساڵی 2016 هەرێمی کوردستان ئەبێتەوە بە یەکێک لە ئەنجامدەرانی تیرۆری ڕۆژنامە نووس بۆیە بەڕاستی ئەوەی بە ئێمە بکرێ چ لە ناوخۆش ئەوەی پێمان بکرێت درێغی ناکەین بەڵام هەوڵە ناوخۆیەکان دەزانین ئەنجومەنی دادوەری هەتاک و تاوانباری نەبرێتە بەردەست ناتوانێت بڕیار بدا و لێکۆڵینەوەکانی بەو جۆرە بێ ئەوەی کە لێکۆڵینەوە دەکات دەستگای ئەمنی و بەرپرسە ئەمنیەکانن لەو ناوچەیە تا ئێستا دەنگیان نییە ئەمە گومانی گەورە دروستەکە ڕووداوێک گومان لەوە دروستەکە کێ ئەم هێزە مافیایی بە سەیارە دێ کاتژمێر دەی بەیانی لە گەڕەکێک لە شوێنێکی قەرەباڵغ ڕۆژنامە نووسێک دەڕفێنێ دەربازیش دەبێ ئەچێت لە ڕێگای سێماڵکاو کوێ لە سێمێڵانە کوێیە ئەم تەرمە فڕێدا یعنی کەواتە بازگەی بڕیوە چەندین کامێرای بڕیوە ئەخۆ ناکرێ بڵێن وڵا بێخاوەنی و پاشاگردانی و هەرکەس بێوێت چی بکادی و دەڕوا تا ئێستا هیچ قسەیەک نەکراوە لەسەر ئەم تیرۆرەکە ئەم تیرۆرە گەیشتۆتە هەموو دنیا دەنگی داوەتەوە بەڵام سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستان جگە لە سەرۆکی پەرلەمان هیچ کەسیان باشۆکاری و بێدەنگی بۆچی بێدەنگیان هەڵبژاردووە لەبەرەوەی تۆمەتبارن خۆیان پێ دوایە بێدەنگ بوون ئەگەر ئەڵێن ئەمە تیرۆری ڕۆژنامە نووسەت دەبێ و تیرۆرەستە بدۆزنەوە ئەگەر ناڵێن تیرۆرە ئەمە تیرۆرە و لە هەر جەیەک ئەمە شتێکی زۆر زۆر ڕوون و ئاشکرایە ئەنجامدەری تاوان نەدۆزرایەوە دەسەڵات خۆی تاوانبارە و دەسەڵات خۆی تۆمەتی گەورەیەکەوێتە سەر بە ئەنجامدانی تاوانەکە بۆیە نایەوە بیدۆزێتەوە کەیسەکانی ڕابردوو لێدان و فڕاندن و ئازاردانی چالاکوان و ڕۆژنامە نووس و دەنگە بوێرەکانی ئەو منتیقەیە سەلمێنەری ئەوەیە کە هێزێک لەوێ کار لەسەر تۆقاندنەکە لەسەر شکاندنی هەیبەتی ئینسانەکە لەسەر شکاندنی ئەوانەی ڕەخنەی جدیان هەیە ئەو دەسەڵاتیان قبول نییە ستەمکاری و گەندەڵی و جزیان قبول نییە و لێکۆڵینەوە لە کەیسەکانی تر لە سۆرانی مامە حەمە لە کاوە گەرمیانی لەسەر دەشت عوسمان کاوە بە هەر حاڵ ئەنجامدەری تاوانەکە گیرا سزاش درا بەڵام ئەوە مایەوە بۆ کێی کردووە بەڵام خۆ سۆرانی مامە حەمە هیچ لێکۆڵینەوەیەک نەچوە پێش سەردەژ عوسمان بە پێچەوانەوە لیژنەیەکی بۆ دروست کرا بۆ بەلا ڕێدابردننی بۆیە من گومانم هەیە لە چەند ڕۆژی داهاتوو لیژنەیەک دروست دەکەن و سیناریۆیەک دێن و سپاس دەکەم دۆسپاس بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕێنەوە لای ئێوە لەگەڵمان بمێننەوە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکشوان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان باس لەوەتان کرد کە هەر کەسێک کە مۆرتێکی سیاسی بێت دەسەڵاتی دادوەری ناتوانێت یەکلای بکاتەوە ئەی سەبارەت بە دەستگامنیەکان ئەو دەستگایانە دەبێت ئێستا چ ڕۆڵێک ببین وە سەبارەت بەوەش کە کاک سۆران باسی نەدەبووایە کە تاکو ئێستا ڕووکردنەوەی تاودرابە بە خەڵک بە ڕایگشتی بە جیان لەسەر چۆنێتی تیرۆرکردنی و ڕۆژنامە و سەلیان دەستگامنیەکانەوە من لەگەڵ ئەوەم کە دەسەڵاتی دادوەری ڕۆڵی خۆی ببینی و پێگە و مەقامی شایستەی خۆی وەرگێ سەرەتا دەبێ ئەو دەسەڵاتە وەکو ئەوەی کە لە دەستوردا هاتووە ئاوا کۆیکەینەوە لەژێر چەتری دەسەڵاتێک کە پێی دەگوترێ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ناکرێت من داوای دادپەروەری لە دەسەڵاتێک بکەم کە دابش بۆتە سەر 4 دەستگا بەشێکی لە ناو دەسەڵاتی دادوەریە بەشێکی گەورەی لە ناو وەزارەتی دادا بەشێکی مهمی لە ناو وەزارەتی ناوە خۆیە و عەسەبی حیاتیشی کە بریتێت لە پارە لە وەزارەتی مالیەیە دەسەڵاتێک بەو شێوە ئیمکانیاتەکانی و هێز و تواکانی پەرت و بڵاو بێتەوە ناتوانین ئێمە داوای هیچی لێ بکەین بۆیە یعنی ئەگەر ئێمە واقع بینانەتر مامەڵە لەگەڵەوە بکەین تاوەکو پەرلەمان دەکەوێتەوە کار ئێمە ناتوانین بە شێوەیەکی پێویست داوا لە دەسەڵاتی دادوەری بکەین کە ئەو ڕۆڵەی خۆی ببینی بۆیە زیاتر دەبێ بەڕوە واقعەکان سەیری ئەو بابەتە بکەین بڵێن پارتی دیموکراتی کوردستان ئێوە وەکو حزبی باڵادەست و حزبی هێزی یەکەم لە ناوچەکە تاوانێک لە ژێر دەسەڵاتی ئێوە داکراوە دەسەڵاتی ڕەهای ئێوەی حزبی لەو شوێنە حزبی و سیاسی لەو شوێنە داکراوە پەنجەی تۆمەت بۆ ئێوە درێژ دەکرێت تا ئێوە دەیسەلمێنن کە ئێوە عیلاقەتان نییە و بکەران و ئەنجامدەرانی تاوانەکە ڕادستی ئەو بەشەی دەسەڵاتی دادوەری دەکەن کە تێیدا دەتوانێت قسەیەکی عادیلانە لە مەلەفەکە بکە بۆیە ئەوەندەی داوا لە دەسەڵاتی سیاسی و لە حزبی باڵادەست لەو شوێنە دەکرێت ئەوەندە داوا لە دەسەڵاتی دادوەری ناکرێت ئەو کاتێک کە سەرجەم لق و پۆپ و پێکاتە و موسەساتی دەسەڵاتی دادوەری لە ژێر چەتری دەسەڵاتێکی دادوەری مستەقیلدا بە یاسایەکی مۆدێرن پێکات ئەو کاتە من ڕووی داوا کاریەکانم دەکەمە دەسەڵاتی دادوەری دەڕێم ئێوە دەبێ ئیشی خۆتان بکەن و لە تحقیقەوە بگرێت تا ئیحالەکردنی متهم بۆ ئەو کاتە دەبێتە مەسئولیەتی دەسەڵاتی دادوەری بەڵام حالیەن دەسەڵاتی سیاسی و حزبی باڵادەست لەو شوێنە ئەو داوای لێ دەکرێت بۆیە لە جملەیەکا دەیڵێم مادام پارتی هێزی حزبی و دەسەڵاتی سیاسی ڕەهایە لەو ناوچەی کە ئەو تاوانەی لێ داواکراوە لێ ئەنجامدراوە و ڕووی با بڵێن تۆمەتەکەش زیاتر ئاراستی ئەو حەزبە دەکرێت بۆیە لە سەریەتی هەموو هەوڵ و ئیمکانیاتی خۆی بکاتەگەر بۆ ئەوەی علە لەقەل وەکو ئەوەی کە لە هەولێر ڕوویدا تەقینەوەیەک لە بەردەمی یەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن لە خلالی کەمتر لە 48 سعاتدا بکارەکەی ئەگەر سیناریۆش بوو بێ خەڵک هەندێک پێیان سیناریۆ بوو بێ بەڵام خۆ ماوەی 48 سعاتدا بکارەکەی هێنا و ئەو حاڵەتی کە ئەنجامی دابوو لەسەر تەلەڤیزیۆن بۆ خەڵک باسی کردوتی من بەو شێوە ئەنجامم داوە بێدەنگبوونی دەسەڵاتی ئەمنی و شۆرتە کە مەسەلەی تحقیق لە بەردەستی ئەوانە تا ئێستا بۆ خۆی گومانەکان زیاتر چڕ دەکاتەوە بۆ ئەوەی ئەو گومانانە لا بچێ ئەو گومانانە ببێتە یەقینێک بەرامبەر بەوەی کە چێ ئەنجامدەری حەقیقیە لە سەریانە لە باوەیەکی زۆر کووردا ئەو ئەنجامدەرانەی کە تاوانەکان ئەنجامداوە ئەوانە بگیرێ لەو کاتەیدا کە نەک سەرەداوێک زیاتر لە سەرەداوێک دراوەتە ئەجیزەی معنی بە ئەنجامدانی لێکۆڵینەوە کەواتە زەمینیەکی لەبار هەیە کۆمەڵێک دلیلی باش هەیە لە بەردەستی ئەو دەسەڵاتەی کە تحقیق دەکات بەوەی کە لە زووترین کاتدا ئەو سیناریۆی حەقیقی وەکو کاکسۆرە گوتیدەوەک سیناریۆیەکی دروستکراو سیناریۆی حەقیقی ئەنجامدانی ئەو تاوانە پەردەی لەسەر هەرماڵێ بۆ خەڵکی بۆ ئەوەی على الأقل لەمە دووە ئەگەر خەڵکیش متمانەی بە دەسەڵاتی دادوەری و بە دەسەڵاتی یاسادانان و هەتا حکوومەتیش نەماوە على الأقل بڵێ دەسەڵاتێکی سیاسی و حزبی هەیە دەتوانێت ئێمە بپارێزێت بەڵێ ئەی سەبارەت بە بێدەنگی مەسەلەن سەرۆکاتێرێم و حکوومەت بەڕێزیشت پێ وایە بێدەنگ و جۆرێکە لە تۆمەتباربوون و لەو کەیسە
ڕەنگە من لەو حاڵەتە تۆزێ جیاوازتر بیر بکەمەوە من ئەسڵەن هاتنە دەنجی سەرۆکایەتی هەرێم لەو جۆرە قەزیانە من بە تەدەخل دایدێنم لە شؤونی سوڵتەی قەزایی ئەگەر مۆزوعەکە ئیدانەکردنیش بێ بڕوا ناکەم ئیدانەکردن چ لە مەلەفی قەزیەکە بباتە پێش و یاخود دڵنەواییەک بە کەس و کاری شەهید ببەخشێ نا بەعکسەوە من پێم وایە دەسەڵاتی تەنفیزی ئەسڵم بۆی نییە قسە لەسەر ئەو مۆزوعانە بکە هەتا من بۆ خۆم وەکو ڕێی خۆم هەتا ئیدانەی ئەوانیشمان پێویست نیە ئیدانەی سەرۆکایەتی هەرێممان پێویست نییە دروستکردن لێژنێ کۆڵینەوەمان پێویست نیە لەلایەن سەرۆکایەتی هەرێم بەڵێ قسەکردنە لەسەرەوەی کە بۆندێک مەلەف بۆندێک کەیس مەسەرەن حکوومەتە سەرۆکایەتی هەرێمە بۆندێک کەیس بەیاننامە دەردەکەن جیازی لە بەیاننامە دەرکردن لە ئیدانەکردن لەو ڕۆوە ینی بۆچی جیاوازەکە دەکرێت مەسەلەن جیاوازەکە جاخۆەوە بلیمەتیەکی ناوێت تا جیاوازەکەی بزانی چێ لە سەرۆکایەتی هەرێم و ناو حکوومەت باڵا دەستە ئێستا هەر حاڵەتێک تاوانێک تەعەدایەک پێشێلکاریەک پەیوەندی بەوانەوە بێ ئاساییە لە چەند دقیقەیەکدا بەیانی ئستینکارەوە تا لێژنێشی بۆ پێکدێنن ئەگەر شتێک ئەوان تێیدا متەهەبن ئەو کاتە حاڵەتی بێدەنجێڵ دەبژێرن بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێزت شنەخانەگەر بگرین و لای بەڕێزت ئێوە سەبارەت بە هەڵوێستی مەسەڵەن ڕۆژنامە نووسان لایەنە بەرپرسەکان هەڵوێستەکان چۆن دەبین پێتەن وایە هەڵوێستەکان لە ئاسی پێویستەیە بەڵێ کاردانەوەکان باش بوون بەگشتی لە ئاستی ڕاگەیاندنەکانە جیاواز لە هەندێک ڕاگەیاندن کە زۆر بە ڕۆتین هەواڵەکان دەرباس کرد ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستانی عێراق بوون کە بە هەواڵی تەنیا بە هەواڵێکی ڕۆتین دەربازیان کرد وە گرنگیان پێنەدا و بە شێوازێکیش باسییان کرد کە ئەمە تیرۆرکردن نەبووە بەڵام بەگشتی باش بوون چە فراکسیۆنەکانی ناو پەرلەمانیش ئەوە بوو بەیاننامەیان دەرکرد بەڵام ئەمە بەستیە ئێمە بەغای ئێمە پێویستە هەڵوێستی جدیتر هەبێت فشارەکان پێویستە فشارەکان زیاتر بکرێن بەردەوامی بە چالاکیەکان بدرێت تەنیا بۆ ماوەی چەند ڕۆژێک نەبێت و هەر کەسە و بچێتەوە ماڵی خۆی و ئیتر کەیسەکەدا بخرێت و هەموو شتێک کۆتایی هات ئێمە بۆ خۆک و خۆمان لێ بێدەنگ نابین هەتا ئەو کاتێک کە بکەرانی ئەم تیرۆرە ئەگەێنین با سزای خۆیان بۆیە پێویستە خەڵک بەگشتی خاوەندارێتی لەم کەیسە بکە و نەهێڵن بەلاغایدا ببرێەوە سیناریوی بۆ دروستکرێ هەرچەندە سیناریۆکان ئەگەرچی ڕەنگە ئێستا ئامادەش کرابن پێشوەختە بەڵێ پێشتر دیارە ئەومان بینیوە لە کەیسی سەردەش عوسمان و لە کەیسی ناسلێمان ئێمەوانەمان بینیوە بۆیە چاوەڕێیەکەین و پێشمان وایە ڕەنگە ئامادەکراو بێ ئێستا سیناریۆکە بەڵام خەڵک هۆشیارە ئیتر ئەمانەی بینیوە بە جارێکە باوەق بەو سیناریۆنانی ناکە هەرچەنە پێشتریش باوەق نەکراوە زۆر باشە ئەیکە بۆ کاک سووران باسی وەکو ئاژانسەکەی خۆتان ناوەندە نێودوڵەتەکان تا ئاگادار کردو یاخود بەنیازن ئاگاداریان کەم لەسەر و پێشکەرێک کە بەرامبەر پامێرەکەی و ڕۆژنامە نووسان لە کوردستان کراوە بەڵێ بێگومان ئێمە ئاگداریانەکەینەوە و هەموو جیهانیان لێ تێگەێنین چکە گرنگە دەردی کاکسۆران ئاماشی پێکرد ڕێکخراوە نێودەوڵەتیەکان گرنگە ئەوەندەی لە دەرەوە ئەترسن لە ناوخۆ ناترسن بەداخەوە بۆیە گرنگە ئێمە ئاگداریان کەینەوە و بەرنامەمان دانەوە هەموو ئەو لایەنانە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئاگدارکەینەوە. بەڵێ دوا پرسیارم سەبارەت بە دوواداواکاریەوە چ داواکاریتان لە خەڵکو لە ڕۆژنامە نووسان هەیە و لە دەسەڵاتی دادوەری یاخود دەسەڵاتی سیاسی ئێمە داواکارین وەک پێشتر ئاماژەم پێکرد کە هەمووان خاوەندارێتی لێ بکەن چونکە وەداد حسێن تەنیا ڕۆژنامە نووسێکی ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز نەبووە دەنگێکی ئازادە و کپ کراوە بۆیە پێویستە هەمووان بەیەکەوە خاوەندارێتی لێ بکەین و فشار دروستکەین چ بە نووسین بێت چ بە وتار بێت چ بە ڕژانە سەر شەقام بێ و داواش لە حیزبەکانەکەینەوە حیزبانی کە خۆیان لە بەرەی گەل ئەبینەوە کاتێکە حزبێک بەتەنیا تۆمەتبار ئەکرێ پێویستە ئەوان هەڵوێستی جدیان ببێتەوە تا بکوژان دیارەکەیەوە پارتی بەبەر پرسیارێکم دەزانم بەڵێ بێگومان ئەگەر ئێمە تا تاوەکو ئێستا
پارتی بە بەرپرسیاری یەکەمە زانین و 5 تۆمەت بۆ ئەو درێژ ئەەکەین لە حاڵەتێکە ئەگەر ئەو ئەتوانێت بێت تاوانی خۆی یاخۆت خۆی لە ژێرباری ئەم تۆمەتە بێنێتە دەرەوە ئەوە ڕادستکردنی بکوژ بۆ دۆزینەوە و ڕادستکردی بکوژانی وەداد حسێنەوە وەگەاندنیانە بە سزا و بەدادگا. کاک سۆران دو پرسیارشم بۆ بەڕێستان چی بکرێت کە ئەم کەیسی ئەم ڕۆژنامە هاوشێوی کەیسەکانی تر هون نەکرێەوە سینناریۆی بۆ دروست نەکرێەوە بکوژانی بە سزا بگەێنرێت. دەبێت هەمومان لە هەموو ئاستەکان بەدەنگ بین بە بێدەنگ نەبین ویدات تا و کاتێک کە کاری بۆ ئاژانسی ڕۆژنیوز کردو مڵکی ئەوان بووە و تا و کاتێک لە ناو خانەوادەکەی بۆ مڵکی و خانەوادە بووە بەڵام ئێستا بۆ بە کەیسێک هەموو ئازادی خوازێک هەموو دەنگێکی دلێر هەموو ڕەخنەگرێکی جدی هەموو ناڕازیەک لە ئەم حکومڕانێتی ئێستەمکارە خاوەنی ئەم کەیسەیە ئێمە دەرکەوت تیرۆری ڕۆژنامەنووسمان پێڕانەگیراوە دەبێت هەوڵەکان بەو ئاقارە بێ ئەوانەی ئەو تیرۆرە دەکەن چیدی شەرمنانە باسییان نەکەین ڕسوابن لە ئێستەیەوە لە مێژووە بۆی جارێکتر جورئەت نەکەن دەست بۆ خوێنی ڕۆڵی ئەم میلەتە بەرن چ ڕۆژنامەنووس بێت چالاگوان بێ باش هەڵوێستەکان بەو شێوێن کە ریسوایە و کەسانی لێ بکەوێتەوە کە ڕۆژنامەنووسان تیرۆ نەخێر بەداخەوە وەک پێویست نییە. بۆ کارەکەی چییە؟ کەم تەرخێک کەمر لە ڕۆژنامەنووسانە لە پەرلەمانتە لە حیزبەکان لە چی؟ هۆکارەکەی زۆرە چونکە هەرواقعی هەرێمی کوردستان نەک لەسەر تیرۆری ڕۆژنامەنووس لەسەر پەکخستنی پەرلەمان لەسەر هەموو ئەو فەزیحانێک لە وڵاتە ڕوەدەن بێدەنگی و من هەڵوێستی شەرمنانە بەڕێز وەکو سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ با دووە پرسیارم لێت بوورە بڕات بەوە هەیە کە بکەرانی ئەم تاوانە بدۆزرێن. نەخێر بڕوام نییە بدۆزرێتەوە چونکە ئەوەی کە دێت تیرۆرەکە ئەمە تیرۆری دەوڵەتیە تیرۆری دەسەڵاتە تیرۆری سیاسی شەمە تیرۆری سیاسی وازەحە باشە تیرۆری دەوڵەت ئەو تیرۆرەیە کە دەسەڵات ئەنجامی دەدا ینی پێ بەڵێ بەڵێ ئەو تیرۆرەیە کە فیئەیەکی مافیایی لەناو ئەو دەسەڵاتە دێت بەم جۆرە ئەیەوێت دەمکوتی ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان پێ تا دەسەڵات هەبێت ینی ئێمە تیرۆ ڕۆژنامە بەڵێ دەسەڵات هەیە ئەو دەسەڵاتە ئێستا حوزوری هەیە پارەی هەیە نەوتی لە بندەستە دزیەکە گەندەڵیەکە بۆ بە مافیا و ئەم وڵاتی وێران کردو مەوەسمەوێت تا ئێمە خاوەنی لەم جۆرە دەسەڵات پێ دوای تیرۆ ڕۆژنامەنووسان نادۆزینەوە نەش دۆزراوەتەوە ناش دۆزرێتەوە دەکەم زۆر سپاس. کاک شوان ئەگەر دوا پرسیارم بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە چی بکرێت بۆ ئەوی ئەم کەیسا ڕێڕەوی یاسایی خۆی بگرێت و بکوژانی سزا بدرێن. بەڵێ دیارە کاک شوان لەگەڵمان نەماوە زۆر سپاس دەکەین کاک شوان سابیر کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو هەروە زۆر سپاس بۆ کاک سۆراومەد سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و شنەفایق سەرنووسەری ئاژانسی هەواڵی ڕۆژنووس کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارەدەم تا بەرنامەیەکتر بخواتە دەستپێرم خواتان لەگەڵ.